هەموو لایەکتان بەخێر بێن. چوارشەمەیەکی تر لە کافتریا کەلتوریەکە لە دیێرنترین گەڕەکی شار لە پایتەختی ڕۆشنبیری. ئەمانەیە پەیامی ئێمە لەم کاتەیە ئەوەیە کە هونەر نامرێ، نە بە تاریکپەرستەکان، نە بە ئاڵاڕەشەکان، نە بە داعشەکان، نە بە هەمووانی کە دژی هونەر و جوانی و پایتەختی ڕۆشنبیرین. هونەر بەردەوامە. هەمومان کاکە پێشڕەهۆراویمان لەوانەیە لە گەلی کوردستان و لە گەشتێکی پەیامنێری گەلی کوردستانە بۆ ناوچەی هەورامان کە بە چەپڵەوە گۆرانێکی زۆر میلی خۆشی و کاتە پێشکەش کرد. کاتە دیارە تەمەنیشی زۆر مناڵ بوو. دیارە هونەر لەسەر دەستی و گەنجانەی نەوەی نوێیە هەر بەردەوامە بێت. کولتوری ناوچەکەی خۆیانی پاراستووە. ئەمڕۆ گوێبیست تێبین کە زۆر سپاسێکین. خۆبەخشانە لە هەورامانەوە ئەمڕۆ هات میوانە لای ئێمە لەگەڵ و ژەنیارە خۆشەویستانەیە کاکە وەلید و کاکە ڕێبوار و هەموو برادران وێنەگرەکەمان کاک مەهدی ئەوانەی کە لێرە کارەکەن وەکو هەموو جارێک بە ئێوەی بەڕێز دێڵێم بەخۆ بەخش لە پێناوی زیندوکردنەوەی کلتور و لە پێناوی پاراستنی هونەر و لە پێناوی پایتەختی ڕۆشنبیریە کاک پێشڕۆڕامی بەخێر بێ سپاس دەکەین. هەمومان بەیەکەوە گوێبیستی چەند گۆرانێکی ناوچەی هەورامان و چەند گۆرانێکی خۆشی کاکە پێشڕەوەبین. سپاسێک. عرزكم بيرو آسم گزرگو یاراییا تا ساتم کردن تا ستم کرده
کردیه تاسیات و جوی عزیز جراتم کردیه تاسیات و جوی عزیز جراتم کردیه تاسياتي وجوي عزيز جراتم كردية قسمتين وجوي بكم لا يقدر كردية عزيزي يا مي وي وي ديني يا عزيز عزيز مي يا نشوني خلوة تخوالي مال بي خيارا يانا عالمي قزوتني دوس وردارني